بەڵێ لەگەڵ هاتنی ئەو شەپۆ لە گەرمایی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە گەرمایەکی زۆر هەیە بەڵام هێشتا دیارنیە کە ئەم شەپۆ لە کۆتایی دێت لەگەڵیشدا بەڵێ ئەمڕۆ گەرمترین ڕۆژ بوو لە هەرێمی کوردستان مەبەستمانە گفتوگۆی زیاتر بکەین بەڕێز دیلان ڕەشاد گوتەبێژی وەزارەتی گواستنەوە گەیاندن ڕاستەوخۆ لە هەولێر لەگەڵمانە. کاک دیلانم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. کاک دیلان ئەمڕۆ گەرمترین ڕۆژی ئەم ساڵمان بوو یان ڕۆژی گەرمترمان لە پێشە؟ بەڵێ سڵاتان لێبێ دیارە لە ماوەی 3-4 ڕۆژ پێش ئێستاوە کاریگەریی گۆڕانکاری کەشەوە لەسەر ناوچەکەمان دروست بوو سەبارەت بە وەڵامی و پرسیارەی جەناویشە تا ئەمڕۆ لە دەستپێکی هاوین و گەرمای ئەم ساڵ لە ڕاتا ئەمڕۆ دەتوانم بڵێن بەرزترین پلەکانی گەرما تۆمار کرا ئەویش لە خانەقین بوو کە 53 پلە سیلیزی بوو کە ئەم ڕێژە گەرمایە کە لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان دروست بوو ئەمە ساڵانە هەر بەهۆی نزمە پاڵەپۆستەکانی گەرمای وەرزی هاوین دروست دەبێتن بەڵام ئەم ساڵ زۆر جیاوازەکە ساڵانی ڕابردوو پلەکانی گەرما زۆر زیاد بەرز بووەوە. کەک دیلان نوها مانگی حەوت گەرمترین مانگ یعنی گەرمترین مانگ بووە کارگەریاوێ لەسەر ڕەوشە مرۆڤان ژینگەهێ چاوا دەبە؟ بەڵێ دیارە بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاریگەری تەواو دروست دەکات لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان لەسەر کاروباری هاوڵاتیان لەسەر هاتن و چوون لەسەر کەسابەتی خەڵکی با بڵێن کرێکار و خەڵکی ئیشکەر و کەس ئەوانەی کە لە ناوازارن چکە بەو ئاراستە و بەو شێوازە بەرزبوونەوەی پلەی گەرما جاری وا هەیە لە سەروی پەنجاوە کە تۆمار دەکرێت ڕەنگە ئاستەنگ بۆ هاوڵاتیان دروست بکات نەتوانن کاروباری ڕۆژانەی خۆیان بە ئاسانی ئەنجام بدەن بۆیە ئێمە ئێستا لەژێر ئەو کاریگەریەی پلەکانی گەرماین کە پێشبینیەکان ئاماژە بۆ دەکەن کە شەپۆڵی دیکەمان ماوە کە لە هەفتەی داهاتوو پلەکانی گەرمە بەردەوامی هەر هەیە و زۆرترین بەرزبوونەوەی پلەی گەرما زیاتر پشتی شێر گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین و هەڵەبجە و کەرکووک و هەولێر دەکەوێت. کەواتە وەک گوتت کە بەرزترین پلە لە خانەقین تۆمار کراوە کاک دیلان کام ناوچانەی دیکە زۆرترین پلەی گەرمی تیایەندا تۆمار کراوە؟ کێ زۆرترین ناوچە گەرمەکانی هەرێمی کوردستانن؟ بۆ ئەمڕۆ زۆرترین ناوچە گەرمەکانی کە با بڵێن لە پێشبینیەکان وە لەوەی کە تۆمار کراوە لە چەند ڕۆژی ڕابردوو گەرمیان و هەڵەبجە و کەرکووک و هەولێر بەڵام خانەقین ئەمڕۆ با بڵێن ڕیکۆردی بەرزترین پلەکانی گەرمای ئەم ساڵی تۆمار کرد کە 53 پلەی سیلیزی بوو کە زۆر بەرز بوو و پێم باشە باس لە گۆڕانکاریەکانی ئەو کەشە بکەم بۆ چەند ڕۆژی داهاتوو بۆ بەیانی حالەتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما گۆڕانکاری بەسەدا دێت لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە قەزا و ناحیەکان دوو پلە دادەبەزێ بەڵام ڕەنگە دابەزینێ و ئەو دوو پلەیە کاریگەریی ئاوا دروست نەکات بۆی ئێمە دڵمان خۆش بڵێن کەشەکە فێنک دەبێتن ئەم کاریگەری گەرمایە دەمێنێتەوە لە هەفتەی داهاتووش پلەکانی گەرما بۆ جێژیرێ دەمێتەوە تا بۆ هەولێر لە نێوان 44 بۆ 46 پلە دەمێنێتەوە سلێمانی بە هەمان شێوە واتە لە نێوان 45 بۆ 48 پلە بە بەردەوامی لە ماوەی هەفتەی داهاتوو پلەکانی گەرما پێشبینی دەکرێت جێژیر بێتە بۆیە دابەزینی ئەو دوو پلەیە کە لە بەیانیەوە تۆمار دەکرێت پێشبینیەوە ناکرێت کە کەشەکە فێنک بێت بۆیە تەسەوڕ دەکرێت بۆ هەفتەی داهاتوو ئەو کەشە بەو شوێ بمێنێتەوە. کێکێ دیلانگەڤە وسا گەرمە یەکەم تشت و مرۆڤ فکر دەکەن کارگەری ئەو لەسەر ینی لەسەر جۆتکاران لەسەر کەشت و کاڵێ وەکە هشکە ساڵی چاوا دەبە ئەو یەکەم پرسەک و وەکە وڵاتی مرۆڤ ji xwe dipirse bersivavê gerişte werbigrim. بەڵێ دیارە ئێمە لە عێراق و هەرێمی کوردستان ئەمڕۆ راپۆرتێکی نەتەوەیەگرتوەکانیش بڵاو کراوەوە کە ئاماژە بۆ دەکات کە عێراق بۆتە یەکەمین وڵات کە با بڵێن زۆرترین پلەی گەرمای تێدا تۆمار دەکرێت و
لە بەرامبەر ئەوەشدا کەمی ئاویش کەم بووە لە عێراق ئەمە دوو هۆکارن بۆی گۆی زەوی گەرم بکەن بۆیە لە نێوانەوە هەموو وڵاتانەی کە هەیە لە سەر گۆی زەوی ئاماژە بە عێراق کراوە کە پلەکانی گەرما لە عێراق زۆر بەرز بۆتەوە و کەمبوونی ئاویش لەو حاڵەتە ئۆتۆماتیکیان خۆتان دەزان وشکە ساڵی دروست دەبێت جا ساڵانە ئێمە و کێشەی وشکە ساڵیمان هەیە بۆیە بەدڵنیاییەوە ئەو درێژەدان بە با بڵێن بە بۆ کاریگەری گەرمایی کە لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان دروست بووە نزیک دەبینەوە لە وەرزی پاییزیش بەدڵنیاییەوە کێشە بۆ جوتیاران و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست دەکات چونکە ڕەنگە خۆ ئامادەکردنیان دوا بکەوێتن و ئەم ساڵیش ڕەنگە حالەتی وشکە ساڵی دووبارە بێتەوە ینی چاوەڕێ دەکەن کە یان پێشبینیەکەن ئەم ساڵ وەرزی بارانبارین دوا بکەوێت کاک دیلان بەدڵنیاییەوە لەبەرەوەی ئێستا کاریگەریەکانی گەرما تا کۆتایی مانجی ئابیش دەمێنێتەوە ئەو کاری دواکەوتنی ئەو کاریگەریە گەرمایی لەسەر ناوچەکە ئەمە بەدڵنیاییەوە با بڵێن تەجاوزی وەرزی پاییز دەکات واتە ئێمە لەگەڵ نزیکبوونەوە لە وەرزی پاییز پێ ناچێت گەرماکە کۆتایی پێبێت ڕەنگە با بڵێن بارانبارین تۆزێک دوا بکەوێتن کێکێ دیرانتە باسا عراقی کرد مەترسیە ژینگە هەیگو لەسەر عراقی هەیە راپۆرانێت وێنیە گرتی لەسەر هەرێما کوردستانیژی هەمان مەترسی هەیە ژبەرک و هەرێما کوردستانی دوارێ ئاودە دەولەمەندترە لێ بەرسێشتە وەربگرم ئەو مەترسی لەسەر هەرێما کوردستانیژی هەیە دیارە بەپێ و بڵاوکراوی ئەو راپۆرتەی نەتەوەیەگرتوەکان کە ئاماژە پێکراوە ئەو کاریگەری باسی عێراق دەکاتن با بڵێن وەکو وڵات باسی عێراق دەکەن ناوی هەرێمی کوردستان هێنا بەڵام ئێمە لە چوارچێوەی ئەو وڵاتانەی کە لە دەوروبەری عێراقیشن بەپێی هەڵکەوتەی جوگرافی ئەو کاریگەریان لەسەر بەدەر دەکەوێتن یانی واتە ئێمە ڕاستە لە ڕووی سەرچاوی ئاویەوە دەوڵەمەندین بەڵام کێشەی ئاوی ژێرزەویش هەیە کە دنیا پێوە دەناڕێنێت ڕۆژانە لە کەمبووندایەواتە ئەوە ئەو کاریگەری هەر دروست دەکات بە ئەو راپۆرتە شیکاری نەتەوەیەکەکان باسی وشکبوونی گۆی زەوی دەکات وشکبوونی گۆی زەوی و گەرم داهاتنی گۆی زەوی چونکە حالەتێکی دیکەیە کە ئەم ساڵ بە جیاواز لەگەڵ بە بڵێن بەپێرەوە راپۆرتە نێودەوڵەتیانێک کە ئاماژەی پێ دەکەن گۆی زەوی ستانداردی خۆی تێپەڕاندووە لە ڕووی تێکڕای تۆمارکردنی پلەکانی گەرما لەسەر ئاستی گۆی زەوی کە لە ماوەی زیاتر لە 150 ساڵی ڕابردوو حالەتی وە ڕووی نەداوە کە تێکڕای تۆمارکرای پلەکانی گەرما لە 15 پلە بۆ 7 پلە تەجاوزی کردووە ئەم تەجاوزی دوو پلەیە لەسەر ئاستی گۆی زەوی ئەمە گۆڕانکاریەکی نوێ بەهۆی ئەو گۆڕانکاری لە کەش و هەوای گۆی زەوی ڕوویدایەواتە گۆڕانکارەکە لەسەر ئاستی جیهانە بەڵام ئەوەی کە باز دەکرێت لەسەر عێراق بەپێی ئەو هەڵکەوتە جوگرافیای عێراق بەهۆی ئەوەی کە ئاوی کەمە ڕێژەی ئاوی کەمە ئەو گۆڕانکاریانە لەسەر عێراق زیاتر تەرکیز کراوە بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز دیلان ڕەشاد گوتەبێژی وەزارەتی گواستنەوە و گەیاندن ڕاستەوخۆ لە هەولێر لەگەڵمان بووی دەست خۆش سپاس کەک دینا